الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکی تر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئەمەڵقەیە ئەمانەوێ عیبرەت لە ژیان و لە ڕووداوەکان و لە کارەساتەکان و لە ڕەحمەتی خوا وەربگرین. وەختێک هەر ڕەحمەتێکی خوا دابارێتە سەر ئەرزووک ئەو بارانەی کە ئێمە چاوەڕوانمانە کرد. ئەکرێ ببارێ ڕەحمەت بێت، ئەکرێ خوای گەورە ڕێژەکە زیاد بکە، یاخود لە شوێنێکا کە وەزعی شوێنەکە سروشتی نەبێت، ببێتە ناڕەحەتی و ببێتە مەینەتی و ببێتە موسیبەتێ بۆ چەند کەسێک یا بۆ ژمارەیەکی زۆر لە خەڵک. لەبەرەوە هەموو جار کە داوای ڕەحمەتەکەین ئەڵین خوایە، ئەگەر بیرتان بێ پیرەکانمانیان و یا ڕەبی خوایە بارانی بە ڕەحمەتمان بۆ ببارێ، چکە ئەکرێ بێتە فەیزان و بێتە لافاو. لەبەرەوە ئەم حاڵەتانە ئەومان پیشانەیات ئێمە زۆر محتاجی خوای گەورەین، ئێمە زۆر پێویستمان بەخوایە، دەرکی پێ بکەین یان نا، زۆر بەڕەحمیشە لەگەڵمانە. لەبەرەوە با جوان بیپەرستی، با ڕاست بکەین لەگەڵ خوایە. وەڵی ئازیزان، ئەگەر ئێمە ڕاست بکەین لەگەڵ خوایە ناتوانین گوناه بکەین. بەو معنە ناکە عیسمەتمان هەبێت و معسووم بین، بەس بەو معنایی زۆر حەساسە بین بەرامبەر بە گوناه. آخر تۆ گوناه، ئێمە گوناهەکەین لە بەرامبەر خوایەکە، سەرپێکی خوایەکە کەی خاوەنی ئەرز و ئاسمانەکانە فەرموویەتی ئەوە مەکە، بەڵام ئێوە بیکەین. لەبەرەوە با لە زلەی میهرەبانیەکانی خوای گەورە تێبگەین. هەموو ڕۆژێ دەیان و سەدان و هەزاران نامەی خوا بە شەخسی بە یەک بێکمانەگات، با بزانین بیان خوێنینەوە، با خوێنەواری نامەکانی خوای گەورەمان هەبێت و لێی تێبگەین. ئەمەڵقەیە ئینشاءڵڵا تایبەتەکەین بەوەی کە چۆن لە ویزگەکانە خۆمان لە گوناه پاک بکەینەوە، چۆن خۆمان ئامادەکەین بۆ قیامەت، چۆن کەسێکی ساڵحمان لێ دەرچێت، چۆن چیرۆک و بەسەرهاتەکان کاریگەری لەسەر ژیانمان هەبێت و گۆڕانکاریمان بەسەرا بێنێت. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. قەزەی باران و ژیان و گوزرانی ئێمە پەیوەندە بە کردار و دڵی ساغی مسلمانەوە. بەڵگەشمان سێرکی لە قورئاندا لە سوورەتی کافدا ئەو سێبرایی کە بۆ باخەکەیان ئەچن لە شوێنێکتر شاباسیەکە، بێگومان کە دڵیان گۆڕا وەکو باوکیان بەرەکرد ناو باخکیا بوو، بەڵام سێرکی خۆیان دڵیان گۆڕا. برابزووکیان زۆر هاوارەکە لە قورئانەکە باسیەکە، ئەڵێ وا مەبن برام، وەکو باوکم چۆن کردێت سێ بەشەوە ئێوەش وا بن. دیارە ئەمە وا ناکەن کە بانی زۆر شەوێکەکەی ڕۆن ڕێگاکەیان وازان لێ تێک چووە، لە بەرە باخکیان سوتاوە. سوڵتانێ بەچی؟ ئاگر نییە، ئاگرێکی خواییە، گڕێیەکە. بە تاکید ئیبن قەییمش لە شوێنێکی تردا ئەفەرمێ نەخۆشیەکان و ناخۆشیەکانی دنیا ڕەبتن بە کردەوەکان دڵی ئینسانەوە. سوبحان الله، بە نەبی ڕێگە ئەتاعونە ئەم نەخۆشی کۆڕۆنایە هەر نەخۆشی ترە دڵەکان کە سەخ نەبوون، خوای پەروەردگار وای نەخۆشی و ناخۆشی زۆر بەڵاو بێتەوە. بە تاکید ئەو پیا و چاکانی زوو دڵیان بووە بوو. سوبحان الله، ئەمن لەو یەکەی لەو چیرۆکانی کە منەمکی خۆم نەبینیوە. ناکەم بە سێ خەڵکی مەرخوادە و ئاوارە بوون، عەزم کردی گوندێکە لە ناو شوان سەر بە کەرکوو ئەغزەلە و کات سەر بە کەرکوو بووە. بەڕێکی دروست کردووە، ئەو بەڕێیە کە دروستی کردووە داینا، باوکشم ژنەی نا. سوبحان الله، ئەو کات باوکشم خێزانی نەبووە، ئەو کاتی کە بەڕێکی درستی کردووە. سوبحان الله، ئێتر درستی کردو کوڕی حەمید، لە کوڕشی هەبوو، کوڕیتری هەبووە. کوڕی حەمید لەسەری دائەنێشێ و دوعام بکە بیدەنە کوڕەکەی. ئەمن ساڵی هەشتاکان بڵێ ئەو کاتە زیاتر فکرمەتی ئەمە ئەم بەڕێ بدەنە کوڕی حەمید باوکی جەنابتە. بەڵێ سەری دائەنێشێ و دوعام بۆ ئەکە.
سبحان الله ڕێکەش وابوو وەڵام منی ساژ لە بیرم ناچێتەوە دوعای هەبوو ئەەکەم خوان نمبینیوە خەڵک باسی شێوەیەکە و کردارەکانێکە تۆ لەسەر بەڕەکەی دوعا بۆ کرد لەسەر بەڕەکەی دانیشتم و ئێساش دوعای بەوە تا بردننی خۆشم انشاءالله ئەنجام بەسم ئەم دینداری ئەم دڵە لە چۆ دروست بووە لە دینداریەوە لە تەقواوەیە وین تەتەقوا یجعل لەکم فرقانا یعنی ڕێگاکەت بۆ ڕۆشن نەبێتەوە چۆن زانی من دوعای بۆکەم لە تافەی بنەماڵی ئەمە سبحان الله کۆمەڵێک ڕوویداون یەکەوە مام مەلا عەبدوڵڵا کە ئامۆزای باپیرمە و هەم ئامۆزای نەنەکشمە ئەم پیاوە لە زمانی خۆی بە ڕەحمەت بیسم عالمێکی گەوری مەنتیقەی گەرمیان بوو سەرۆکی لیژنەی فتوای چەمچەماڵ بوو بەناوبانگ بوو ئەم مەلایە هەنا جار لەبەر تەقواکە بوو زاناکەن پیان وتە مەلا پەپولە ئەم پیاوە من وە لە خزمەتی مامە گیان ئەم قسیرۆکەم لە خزمان بیست و بەڵام پێم خۆش لە خۆت جۆم لێ بۆم جێڕەوە تو کوڕم من لە نوێژی چێشەنگاو بووم ئەمە خۆی بووی بەڵێ بۆ خۆی من نەبێ دەستا و دەستی دوو چیرۆکم لە خۆی جۆ لێ بووە بەس یەکێکان خەڵک بۆی جێرامەوە خۆی مەحتی خۆی ناگەر قەت لە ژیانێ سوێندی نەخوادوم پیا سبحان الله سوێنی بەدەما نهاتووە یەکێک بۆ لە عالمی گەوری مەنتیقەی گەرمیان لەو علمی فەرائض و فقه کەس لە خۆی لە شانی ئەو نەداوە ماوەساچی ناو بووە مەلا عەبدوڵڵای ئاوبارە بەناوبانگ بووە ئەم پیاوە ناودار بووە ینی ئێساش باسێکی مەلای عەبدوڵڵای ئاوبارە خەڵک مەنتیقەی گەرمیان وان هەموو ئێناسن ئەڵێ کاتێک هاتمەوە خێزانی هاجرە دایکی مەلا قاسم وفاتی وێساکانمە و ڕەحمەتی خوای لێ بێ مەلا قاسم ئێستا کوڕی ماوە ئەو کوڕی هەر لەو خێزانێتی لە کەرکۆی ئیمام خەتیە جامیع الکەبیر ئەڵێ کاتمەوە وتی مەلا عەبدوڵڵا پیاوێک لە دەرگاکەی داوە لە دوورەوە پێی وتوم سێ ختم لە پشتت داوە تۆ سێ ڕۆژت وفاتێکی ئەمری تۆری من بەڵێ بە خێزانەکەی وت تی چایەکەم تێکدا و تی پشتم هەڵدۆ بزانە مەلا عەبدوڵڵا وتی دەستنوێژمە و دەستم لە پشتی نەدا ئەوتی بینم سێ خەتەکە لە پشتێتی سبحان الله لەسەر گۆشتەکەی سێ خەتی پێوەیە لە پشتی یعنی پشت لەسەر لە پشتیەوە نەک بڵێ لەسەر جلوبەرەک لە پشتی سێ خەتی لێ درراوە وتی لە دوورەوە لێدایان لە نزیکەوە تەمەن ئەگە ئیکاری خوا بێ مەلائیکەت دەست لە ئەفرەت نادا ئەویش بۆی دەرکەوت بەوتی لە دوورە وای وتووە وای وتووە تێویش سێ ڕۆژەکە سبحان الله ئەو گوندانی مەتیقەی خۆما خزمان و ماڵەکان حەسەدانی هەم ئافرەتە هاجری نابوازار ڕەحمەتی لێ بێ سبحان الله سێ ڕۆژەکە عینی شێژەنگا ئەو کاتە لەسەر بەرمان نوێژەکەی وتی تاوم هاتەوە وتی وفاتی کرد چیوەکی تێری خوشکەکەی خۆیەتی ناوی گوڵناز بوو تی من گەنج بووم ئەو کاتە خوشی مەلا عەبدوڵڵا بڵێ خوشکەکەی بەڵام نابینا بووە سبحان الله نابینا بووە چرای ئەو هەر ڕاگرتووە تیا چاوم پێتەوەیە کوڕەکەشی ناوی مەلا عەبدوڵڵا بووە مەلا عەبدوڵڵای خەڵەف تی کوڕم بەچوو بە دای خاڵەتە بابی یاسینم بۆ بخێنێ تی بەڕێی کردم دایکم هەم لە ئەو جۆلیە بۆ مەلا عەبدوڵڵا بۆ گێڕایەتی و بە ڕەحمەت بێ هەم مەلا عەبدوڵڵای خەڵەف بە ڕەحمەت کوڕەکەیەتی بەڵێ ئەلێکە چوم سێم دایکم چراکەی ڕاگوتی کوڕمەوە چاوم پێشەوە نابیناش بۆ سبحان الله عەجایب یعنی سێری کە تو نابینابی چرای بۆ کوڕەکە ڕا بڵێەوە چاوم پێتەوە لە فڵان شوێنی واش گوتی لە فڵان شوێ بووم تی یەک کلێنێکی تیابوو لێ کە ماڵی خاڵم لێ بوو چوم دەرگاکەیم داختی خاڵم و کاتە تەمەنی ئەوە نەبوو بەس فەقایەتی بوو فەقێ بۆ ئەی خوێن ئەویش هات جەمال معلومات گوتی وەڵای من مناڵم گاڵتەم پێ هات وتی بڵێ ماڵ ئەمرم تی نەمەزانی زوانم وایە تی یاسینم بۆ خێن وتی هات دانیش و بەتانێکی دایە خۆی ئەوها بە دانیشتنەوە تی بەخوا مەلا عەبدوڵڵا ڕۆحکێشە ناخۆشە هەر خۆی خۆی قسە نابینە ئەوتی منش ئەوەندە بە ئەدەب و خەڵک و کاتە قسەی لەسەر قسە یەکتر نەکردووە ئەوەندە ئەدەبیانەیە وتی خوشکم خوا ڕەحم بە هەم ماکە تی ڕۆیشتمەوە تی بەخوا بەڕێشی کردم بەڕێیکم هەسا بەڕێیکم و عینیشە چراکەم ناڵوتی ئەترساین لە سەگ بێ لە شتێک بێگوورک هەبوو کاتە چی چوو مەڵبانی بخوا شێژەنگە وتی وفاتی کرد وفاتی کردەوە ئەمە مەسەلەکە دینداری ڕاستەقی نەبووە ئەهلی دین بوونە جا ئەم چیرۆکانە بەڕاستی زۆن لە مەتەقیان ڕوویداوە شێتمان هەبووە ناوی ڕەزا شێتیان پێوتە برای حاجی مستەفا بووە بەڕەحمەت بنییان نەماون باوکم بۆ خۆم جۆم لە باوکم بوتی هادیمە یاریمان دەکرد کوتی خەتێکی لە قەبرستانەکەی شا بەقەت گۆڕێک دیسبێنێ من ئەلێ نێژن سبحان الله بین بەڵێ بۆ سبێنێتی وابوو لەو شوێنێ ناشتیان وەختی ئەم دیاردە کەونیانە و ئەم حاڵەتەی کە ئێستا لە کوردستانی خۆمانە کە دوعاکەین نوێژ دەکەین کە خۆی گەورە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنێ هەرم بارانە خۆی گەورە کە ئیبارێنێ بۆمان ئەگەر زیاد ببێت لە هەندێک شوێنە جاری وا هەیە زیان دروست بکات لەبەرەوە ئەو میقدارە چەند جوانە کە خۆی گەورە ساڵانە باراندوێتی بە سەدان ساڵ لەمەوە پێش لە لادێکان و شارەکانە
باران باری و بە ڕێژەیەکی زۆر سروشتی زەوی خۆی هەڵی مژیوە و ئەو ڕێگە و ڕێچکانەی کەوا باران گرتوێت تێبەر زیانی بە خەڵک نەگەیاندوە دەستی مرۆڤ دەتوانێت زۆر زیان دروست بکات تەنانەت لەو بارانە ڕەحمەتی کە ئەشبارێت لەبەرەوە خۆشەویستانم ئێمە زۆر پێویستمان بۆیەکە لەم دیاردانەوە سەیریەوە بکەین کە مرۆڤ زۆر بێتە سەڵاتە ئەگەر ڕەحمەتەکەی بۆ ئەبارێت جاروەهێ تووشی کێشە ئەبێ ئەگەر نابارێت تووشی کێشەی گەورەتر ئەبێت لەبەرەوە زۆر پێویستە لەم دیاردانەوە سیر بکەین و لەم هەموو ڕەحمەتی خۆی گەورە و سیر بکەین کە ئێمەی ئینسان و ئێمەی مرۆڤ زۆر پێویستمان بۆیە زوو زوو بگەڕێنەوە بۆ لای خوا بەڕاستی بگەڕێنەوە بۆ لای خوا گوناهی مرۆڤەکان و تاوانی مرۆڤەکان و هەڵەی گوناهی خەڵک و مجتەمەع و کۆمەلگایەکەوە ئەکات یاساکەونیەکانیش گۆڕانکاری بەسەرا بێت تا خۆی گەورە زلەی میهرەبانی لە خەڵک بدات لە هەمومان بدات لە تێکڕای مرۆڤایەتی بدا لە ناوچەیەکی دیاریکراو بدا تاوەکو هۆش بکەنەوە بەرخۆیان کە قیامەتێکی هێجگار گەورە لە بەردەمیانایە تا تەوبە بکەن و بگەڕێنەوە لەبەرەوە ئەو ویزگانەی کە ئێمە پاکە کاتەوە لە گوناه زۆر زەڕورە بیان ناسی ئەمەی کە ئێستا باران ئەبارێت زۆر ئەبارێ نابارێ هەمووی ویزگەی پاکبوونەوەیە وەختێک دەستنوێژێک کە ئینسان دەستنوێژەگرێت بێتە ویزگەی پاکبوونەوە لە گوناه ئاخر دەستنوێژ هەر چۆن پاکبوونەوەی جەستەیە لە پیسی دەموچاو و قاچ و ئەندامەکانی جەستە چۆن ئاماژەیە بەوەی کە ئینسان زوو خۆی بشوە چۆن ئاماژەیە بە پاکوتەمیزی کە بیرە بخاتەوە بە هەمان شێوە ئاماژەیەکی زۆر گەورەی معنەویە کە ئینسان زۆر پێویستە بە ویزگەی پاکبوونەوە هەیە ئینسان تۆ زۆر زوو تۆز و تەپ و تۆزی گوناه و غەفڵەت و بێ ئاگایت لێنیشێ پێویستێ بە ویزگانێ تا پاک بیتەوە چونکە قیامەت زۆر گەورەیە بەرزەخ زۆر گەورەیە ئەو ویزگانی کەوە لە ژیانی ئینسانە ویزگەی زۆر گەورن کە ئینسان پاکەکەنەوە لە گوناه دایەتەکێنن کۆمەڵی ویزگەن ئازیزانم بە پێشەوەی بگەینە مانگەکانی ڕەجەب و شەعبان و ڕەمەزانی مبارەک ئینشاءالله با لەو ویزگانەیە هەمومان تەوبە بکەین و بگەڕێنەوە کە یەکەم ویزگەیە تەوبە یەکەم ویزگە و یەکەم محەطەی پاکبوونەوەی زۆر گەورە و زەخمە لە ژیانی ئینسانی ئیماندارە بۆیە هەموو ڕۆژە با تەوبە بکەین تەوبەی ڕاستەقینە و نەسوح ئەنجام بدەین تەوبە گوناهەکانت لێ هەڵەوەرێنێ خۆ هەرەوەی خوای گەورە بە ڕەحم و بەزەی خۆی تەوبەکە وەربگرێت چونکە ئەو وەریەگرێت یعنی وا نەزانین ئێمە کە تەوبەمان کردێتە تەواو هەموو شتێک حاصل بۆ گوناهەکانە هەموو هەڵوەریوە تەوبە یەکەم ویزگەی زەلیلی و خۆ بەکەمزانینە لە بەردەم خۆی گەورەیە کە خوایە من داوای لێ خۆشببوون لە تۆ ئەەکەم و لە گوناهەکانم خۆش بۆ گوناهەکانم هەڵوەرێنە کەواتە لە دنیاە چوار خاڵ هەیە ویزگەی زۆر گەورن کە ئینسان دەتوانێت لە گوناهەکان خۆی داتەکێنێت و خۆی هەڵوەرێنێت و نەجاتی بێ لە گونا تاوەکو ئەوەی کە خوای گەورە ڕەحمەتەکانی بە میهرەبانی ببارێنێ بەسەرمانە چکە هەرام ڕەحمەتی کە ئەبارێت ئەکرێ ببێتە نقمەت و ناڕەحەتی ئەکرێ عەزاب بێت ئەکرێ زلەی میهرەبانی بێت لەبەرەوە تەوبە زۆر زەڕورە بۆ ئێستەی ئێمە و کۆمەڵگاکانی ئێمە زۆر غافڵین زۆر داما و نەزانین کاتێوە ئەزانین هەموو شتێکە زانین لەبەرەوە تەوبە یەکەم ویزگەیە خوای گەورە ڕەحم و بەزەیەکی زۆری هەیە بۆ ئێمە بەس بۆ ئێمە خۆمان خراپین بۆ خۆمان ناتوانین لەم هەموو میهرەبانی و ڕەحمەتی خوا سوود وەربگرین زۆر جار زەرری زۆرەکەین بەڵێ کاکە من کوردەکارانی شاعرم کە ڕەشحاڵم بەهاتنتان بۆم چاو پێکەوتنە هەموو شتەکان لە گەردوونە هەمووی گەڕێتەوە بەلای خوای گەورە ڕەب العالەمین هەمووی بە ئەمری ئەو بە میهرەبانی و بە خۆشەویستی ئەوە باران بارێ هەر خۆشەویستی و میهری ئەوە نەژبارێ هەر خۆشەویستی و میهری ئەو لەو حاڵەتانە کە نابارێ خوا تامیزمان بۆ نێرێ و خوا پاداشماناتەوە خوا پاداشتێکی واماناتەوە لە بارانبارینەکەت ڕێکپێکتر بێ و جوانتر بێت چونکە خوا دایمە ئاگای لە بەندەکانی خۆیەتی و خوا زۆر بە سۆز و بە ڕەحمە لە دایک و باوک بە ڕەحمترە هیوادارم خوا چاوی لێمان بێ و چاوی لە وڵاتۆرەم کوردستانە بێ هەمیشە خێر و بەرکەتمان بەسەرا بارێنێ و هەمیشە ئێمە لە خۆشیا بژین و لە بەختەوەریا و لە برایەتی و لێ گورتیا و لە دڵڕاوکی و لە ناخۆشی بە دووربین یا ڕەب العالەمین سپاس بەخوای گەورە سپاس بۆ ئێوەش ئێمە عەبدی پەروەردگاری ببارێ سپاسیەکەین نەبارێ هەر حەمد و سەنایەکەین بەڵام بۆ بارینەکە ئەبێ ئیستیغفار بکەین هەر کاتێ ئیستیغفارمان کرد و پاڕاینەوە لە دڵەوە ئەم پارانەوانە نایەسە بەدەم ئەپارڕینەوە بەڵام کردەوەکانمان بە پێچەوانەتی لەبەرەوە ئێمە ئەگەر عەبدێکی ڕاستگۆ بین عەبدێکی ڕاستهاڵ بین عەبدێک بین تەنها مەیلانمان هەر بۆ لای پەروەردگار بێ بەخوا دێ بە هاوارمان و خوایەکی بە ڕەحمە بە سۆزە میهرەبانە ئاگای لە دڵەکانمانە دڵمان چیتیا بێ خوای گەورە ئاگای لێتی لەبەرەوە ئەبێ ئێمە
هەموو کات و ساتێک هەموو لەحزەیەک خوامان لەبیر بێ خۆیە فەرمێ ئەذکورنی ئەذکورکم وەشکروا لی وەلا تەکفورون ذکری من بکەن یادتانەکەم یادی من بکەن یادتانەکەم سپاس خوا ئەکەین ئێمە لە هەموو حاڵەتێک و لە هەموو کاتێکە مامۆستا بۆ خۆمێکی لەوانم بە چایی خۆم بینیەوە کاکامیل هەبوو لە با خەڵکی باوفەتیە لە ڕانێ بڕووداوێکی دام ئیتر وفاتێکە بنیەکی واشی پێوە بتەنا سوبحان الله وفاتی کرد بوو بە ڕۆژوو بوو ڕۆژی جومعەش بوو لەبیرم ماوە هاتینەوە ئیتەرمەکەمان هێنا ئەم تەشەیەی دەربەندە ئێرە من لە دیاری وەستا مامۆستا محمەد سینەم وکێوانە وەستا بوون و تاریکی خوێندەوە ماشەڵڵا و بەخۆ بوو تۆزی تەنگەوشتی ئەستور بوو ناو گۆڕیچکەکەی ئەو شوێنێک چاڵەکەی بووگەن جێی نابوو جینا بە سبحان الله وتیان ئەویش وتی هەڵیگرنەوە جینا بێتەوە لە ناکایەکم زانی ئەوە چۆن پێ جوولای ئەو چۆن ئاوی بەڵێ ئەمە فەرمودەی پێغەمبەری خوا لەسەر ئیماندار قەبری بۆ گەورە دەبێتەوە تەوسیع بێت ڕێک ئەویش وا بوو عینی شداوی خوشکەکەم باس کرد دڵخوازی خوشم ئافرەتێکی دیندار بوو شەو نوێژیە وەرحەمدولیلا تۆ دوو حاڵەتە بینیەوە ئەوەی مامۆستا لە ئەم کاکامیل باوفەتی خوشکەکەی خۆم دڵخواز ئەوەی دادە دڵخواست کە خوشکی خۆتە چۆن بوو مامۆساوە وەڵام مامۆستا سوبحان الله ئەو پێش 3 ڕۆژ پێشەوەی وفات کات تەلەفۆنیم باسی ئەوەی کرد کاکەم بدن سوێن توخوام بوو ماسکەم واترسە ئاترسێم بمبرم وتم وەڵای خوشکم وانییە مردن بۆ دیندار ئەهلێکە پاکە خوا خۆشەوێت جیاوازە لەگە خەڵکێکە خوا خشم و ڕەقیدێت بۆ وان تونند و تیژە ڕەب العالەمین زۆر بەڕەحمە مامۆستا شەماڵ ئەفەرمێ قبل مەترسن پێشوازیەکی گەورە شەرمەزار ئەبی ڕێک ئەو قسەیەم هاتۆ بێ سوبحان الله پێم وت لێ زۆری پێخۆش بوو ئەتی مای مناڵەکەتان چۆنتی وڵای مناڵەکەمە ئەیبە هەر شوێنە ئەڵێ ئەو مەلەکول مەوت تاریکی گوڵەبەکە ئەوە کوڕم کوا ئەڵێ بدایە تۆ نایبینی من ئەیبینم ینی کوڕەکەی ئەم خوشکە 4 ساڵ بوو 4 ساڵ یان چەندی پێشەوە ئاوای بەدایکی وت بوو تقریبا 3-4 ڕۆژ پێشەوە ئەیوت تێک چۆ دوعای بۆ کە بەڵکو چابێ وتم خۆ باوکی الحەمدە دوعای چاکر خوێنەوە قەدەری خوای گەورە ئیتر ئەم وەزعی هەر مابوو ینی ئەم مناڵە 4 ساڵە بەدایکی وت مەلەک المەوت بینم بەڵێ مەلەک المەوت هەرێکم مەلەک باشێ وت سبحان الله ئیتر لە خەیاڵی ئەیوت ئەوەتە ئەترسیا ئەگریا شتێکی بێ مناڵە وەشە دایکی پرسیاری مردنی لەمە سبحان الله ڕۆژی جمعە بوو تەلەفۆنم بۆ کرد وەڵا کاکە داعوەتین وان لە بانی مەقالێ وەڵامەتر ئێوارە بێ ئارام خەوتم چووکە نەخۆشیەکی هەیە گورچیری تەواو نەبوو ئارام خەوتم وتی وەزعم زۆر باشە ئیتر خەوتم کاتیم تەلەفۆنی کرد خوشکەکەم قەدری خوای گەورە وتی وەڵا دادا وفاتی کردەوە ئەگەر لینێ وتم نەوەڵا خێرا چوین بۆ ئەم مەیتخانەکەی ئێرە ئیتر قەدری خوای گەورە تا بانیمان و ناشمان و شۆریمان و ئەمە خوشکەکەم تەنگەی لەمە گەورەتر الحەمدولillah ماشەڵڵا خوای گەورە لێی خۆش بێ ئینشاءالله گەمە دوێهمنێت تەنگەی گەورەتر بوو ئەو باڵاشی لە من بەرزتر بوو ئەو گەڕی کردمان بۆ خۆم لە ناو گۆڕیچکە ئابووم کەمانە ناوی پێ و ناچوو زۆر بچوو بچوو بوونەوە زۆر بچوو ئەوە براکەم لێ پیاوەکەی لێ بوو غەزۆری نا هەموو 4 کەس بووین دامانگردە خوارد دوانشمان لەسەر براکانم دایانێ دەچێمە من خۆم سبحان الله زۆر هینم کرد ینی چۆن من هەڵی گرین و بینێ قورس بوو نەمانەتوانێت بێنە سەرەوە هەلا ئەو هات چاوم پێ بووم سبحان الله پێم لەزی هەسم بە لەزیەکی ئەوانێ ئەو جوولانی وەکو چۆن زندوو ئەجوولێتەوە سبحان الله بەو شوێ بیم چۆن ئەو گەڕەکەەوە لە تاوەکەەوە مینی گریە بەڕاستی ینی سبحان الله دەرخوای گەورە عەفوماکە یا ڕەبی خوای گەورە ئەو هەڵگۆڕمان بووگە زۆر زگم پێستا چکەی خوشکمە بۆ خۆم نامناوە لە دڵم دەرناچێ ئەو شتەی بەس کە ئەوم بینی گریامز دڵشم خۆش بوو سبحان الله ئەوە دڵم خۆش بوو بەدەست خۆم لە بزانیم خوای گەورە ئەم ئافرەتی خۆشەیە ئەمە بوو داوانە ڕاستەقینەن بە چای خۆم بین جاریکان حەجی دەنابێت کەم کە محمودی سەیدەلی هەیە پیاوێکی موسڵمان و دیندارە الحەمدولillah مناڵێکە لەم خستخانەی ئێرە بوو لادی مناڵانی ئێرە 2-3 ڕۆژ لێ بووین ئەچین و لەگە خێزانمە سەدانیمانە کردو ڕۆژێک وتی من ئەڕۆمەوە ڕۆژی جمعە بوو سبحان الله وتی ئەڕۆمەوە کاک عەبدولیلا ئەگەر لە خێزانمان بێ من شتێکیان پێویست بێ بۆیان جێبەجێ کردم بەسەر چاوان وڵای قەدەری خوا شەو درەنگ بوو ماڵێکە عەبڵای شاڵێ لێرە تەلەفۆنیان کرد دوای تەلەفۆنەکە من بخوا ئاگام لێ نەبوو
دەرگیاندا بۆ شەوە سعادیە کوشیوا بوو تیکاک عەبدولیلا ئەزانی مناڵێکێکم هەموو فاتی کرد وتم ناوەڵا وەڵا خێرات چوین بۆ قسانەکە کەسی لایەن و خێزانی بەتەنها بوو من و خێزانمان بردو ئەتە سیارەم پێ بوو بەڕێمان کردو کا محمودش لە بڵێ لێ بزانی بوو بەڕێکەوتو وتم کاکە بەڕێمەکە ئێمە دەینە ئەوێ وڵای تر هەگەیش پێمان لە کۆتایی سلێمانیا تا سوودەگەیش پێمان ئەم مناڵە سوبحان الله من گرمە باوشم بەرەو دایکی زۆر دەگریا هەرم قاتەشم لەبوو کردمە باوشم بۆ ئەوەندە نەنووسینەکە تۆزی ئارەوم هێوە بێتەوە زگم پێسە بەدەست خۆم نەبوو کە قەدەری خوای گەورە برمانەوە بۆنیەکی زۆر عەجایب بەم جلەمەوە نیشت بوو بۆنەکەش مناڵەکە کە دایکی چەندێک تەمەنی چەندە بوو مناڵەکە تقریبا نازم 5 مانگ بوو 6 مانگ بوو دوما کەم بچوو بەڵام جوانێکی ماشەڵڵا خەندێک لەسەر لێ ئەو مناڵ زۆر جوان بوو یعنی پێم هین بوو ماچی ناودەمی ئەوەندە جوان کوڕێکێک زۆر قەنج بوو سبحان الله منش دایکی سبحان الله بە پێچوان دژمنی بوونە حساسێتی بوو قەل بوون لە خۆی نادا بۆنم کرد شۆریمان و دوای نوێژمان لەسەر کرد و لە قەبرستان بۆ خۆم دامەدەستی ئەو برایە کردی ناو قەبرەکەوە وڵا هاتی نوێن ئەشمان لێ بووینەوە لە ماڵ دانیشت بووین دمداتە شاتێ تۆ بۆن لە مناڵەدا بوو بۆنێکی زۆر عەجایب بوو زوانێکی زۆر خۆش بوو دەست و ئەمانەم هەمووی گرتو بوو تم هیچ بۆن لە خۆدا وتی ناوەڵە کابیلا بۆچی نەمقەڵخۆ بۆن خۆم نادم وەڵڵاهی وتم ئەو مناڵی ئێوە بۆنێکی دێ دەست لە بۆنم بکەن بۆنیان کرد عقای ئەوەی لێ بوو لە مەجلیسەکە هەموو بۆنیان کرد دەزم وتم بۆنێکە زۆر خۆش بوو سبحان الله لە دوای ئەو باسە ئەو بۆنە نەما نەمزانی لە بیرم چۆی نەباسم ناکرام وەک زانەیەکە فەرموویە تا چل ڕۆژ ئەو بۆنە پێوەمانێت چکە سەحابم بیستووە جێڕانێت کە پێغەمبەری خوا دەستیان بە جەستەی کەوتو عەلەیهی سەڵات وەسەلام هەتا چل ڕۆژ ئەو بۆنی پێوەماوە الله ئەکبەر جامن حەزەکەم ماوەسە عەبدولیلا لێرە بە فرسەتی وەرگرینەوە کە بۆ دڵخۆشی ئەو خەڵکە لێ قەوماوی شاری هەولێر کە 12 کەسێک تا ئێستا ینی خنکاون لەو ڕووداوی هەولێرە بە تایبەتی بۆ ئەو مناڵەی کە عینەن ئەو مناڵەوە بۆ کە وەفاتی کردو لەم 2-3 ڕۆژەیە جا حەزەکەم لێرە بڵین دڵخۆشی ئەو دایک و باوکە دەینەوە بۆی کە ئینشاءڵڵا ئەم مناڵەیانە بێتە بەرهەمێکی زۆر گەورە بۆ قیامەتیان لاشەکەی بدۆزنەوە یانەی دۆزنەوە مهم ئەوەیە ئەم بەم بۆن خۆشیوە چێتە فردەوس وچێتە بەهەشت ئینشاءڵڵا لەوێ چاوەڕوانی دایک و باوکێکە تاوەکو ئینشاءڵڵا کە ئەوەنج ڕزگار کات و شەفاعەتیان بۆ بکە پشت بەخوا جا ئەم باسە کە ئێستا جەنابە کرد سبحان الله هاوکاتە لەگەڵ ئەم ڕووداوی کە لە هەولێر ڕوویاوە پێم وایە ئەو مناڵی هەولێر ئەو دایک و باوکەی ئازار نەدا هەمووی بووی گریان سبحان الله من شعرێک مەسەر ئەلەندی کۆبانێ نووسیوە سبحان الله تر ئەو ئەلەندە وەک ئەنفعلەکانی هێناوە بیرمان وەک ئەمە عینی شت ئەم زوڵمیەتی ئەم ملەتەیە تر دەم چیرۆکانە تاو نابن بە تاکید ئەم مناڵە وەکە زۆر لە زانم باسی ئەوە دەکەن لەکە مناڵەکەی مردو عمری 3 ساڵ بوو 2 ساڵ بوو ساڵ بووە مناڵ خۆشەویستە یعنی هەیە ئەوەی لێی نەقەوما بێ وەک مامۆستا ناسیب باسی مناڵەکەی خۆیەکە نازێ ئازارێ لە ئەی ئەوە من هەست پێ ناکەم ئێستا ئەو دایکە ئازارێکی زۆرتر لە من هەچەم بۆی ئێمە گریان خێزانم بۆی گراتێزەکەم بینی من بە حەقت وایە ئەمە بۆ ئەوان ڕسپی قیامەتە ئەو ژیانی ئەم دنیای کۆتاییە ئەڕێن ئێمە مردنمان لێ پێشە بێگومان زانایان زۆر جار بۆ هی مناڵێکی ئاواوە لە خراپەکاریەوە سێگەگەڕەوە و خۆیکردن بێ زانایەکی باش یەکێ لەو زانە من جوم لێ بووە ناویم لە بیر نەماوە خوێنمەوە فەرمێ کچێکی مردوو زۆری خۆش بووە کچەکەی کە عمری 4 ساڵ ئەویش کەوتۆتە مەشروب خواردنەوە ئیتە بێزار بوو لە ژیانی دنیا و بێتاقەت بۆ بەوەی کە کچەکەی لەدەستچووە و لەوانی هێنشتی وت بێ خوا پێی ناخۆش بێ دواتر ڕۆژێک ئەڵێ لە خەوێ ئەمرێت لە شوێنێکە ئەڵێ جەهەنم لە خوارێ لە بەرزایەکە جەهەنمش لە خوارەوەیە قەدەری خوای گەورە ئەڵێ وا پاڵمەنەن بمبن بە جەهەنم دڵم ساڵەتە ئەزانم کە جەهەنەمین ئەڵێ یەکسەر مناڵێک دێتە بەرامبرم نایناسمەوەڵێ سبحان الله ئەڵێ دوو باڵی پێ و دێتە بەرام ئەڵێ نایلم بیکەنجا و باوکی منە لە فەرمیەکە بیستمە مناڵانی کە ئەمرن کە بە مناڵی وەفات ئەکەن بە هەڕوودایەکە ئەوە شەهیدە جارێ مناڵە نەخۆشی بێ هەر شەهیدە سبحان الله دەڵێ ئەبنا هۆکاری لە ڕۆژی قیامەتدا ئەو خەڵکە تونیە لە مەیدانی مەحشرە ئاوی بۆ دێنێ یارمەتی باوکێدا ڕزگارێکە لە تونێتی خەرقبوون یەکێک دێ لە پلەکانی شەیدی بەدەقی فەرمودە یەکێک زانار ئەو ڕەئی گەشیان لەسەری غارقبوون شەهیدیە جا مناڵێکش کە تاوانی نییە یا ڕەبی خوای گەورە سەبوڕی دڵی دایک و باوکی دا و ئارامیان پێبەخشی یا ڕەبی
جا حەجی مامۆستا ئەم دووهەم ئەمە وتمان ئەمە مردنەکان هەنێکی ئەچاکان وایە ئەی ئەوانەی خراپن لە تازەی نەنکم ساڵی 2002 ئامۆزایەکی نەنکم لێ بوو بە منێوت کاکە مەلا گوتی کاکە مەلا وەرشتێک بینم بۆ چاوی خۆم بینم بۆ جێڕمەوە من بۆ نەنکم زۆر گریام و وینمان کرد دەسە قەبزان وتی وەرە ئەچین و ئەنجام بم دڵی منی دایەوە دوام تی دڵنی ئابە نەکرد ئاوارەی ئامۆزای مەلاکەریم ئاوبارەی پێڵەن ئامۆزای نەنکم بوو ئامۆزای خۆشمانە بە برێ یەکەین و یەک وڵات چینەوە لە تەنیشت من دانیشت پیاکی بەتەمەن بوو تەجوبەی هێبوو دنیا دیتە بوو دیارە لۆ شەڕیوشی ئەیلول و ئەوانە بەرپرس بووە تی شەوێکی نێوشە بۆی تارە تازە هیم بۆ تۆ شۆڕ نوێ بۆتەوە نەما بینێ و جاچوونە شەوان دەگەڕین بە گوندەکانە بڵێنەوە شۆڕش زیندوو بووەتەوە تی شەوی بەلای قەبرستانێک هەڕبین 6 کەس بووین تی جۆمان لە دەنگی ناڵە هاوی بوو بە 10 کەس لێدەن ئەمان پێشمەرگە بوون دیارە ڕۆشت ئەمان پێشمەرگە مەدەنی قەبرستانەکە ڕۆشن گویان لەو دەنگ و هاوارە بووە یعنی کەسێک بەکو بڵێ بە 10 کەس دوان کەس لێ دێوتی دەبەخوا شتێک هەیە بەم دەورەیە وتی دابەش بووین دوو بە دوو سبحان الله دیومان هەموو گویان لێ بۆ هاوارکەی تی زۆر تی جۆمان لێ بۆوانش وتی هەتا ئەو کاتە فەرمی ئێستاش ماونەوە پیاوانە تی چۆن هەموو گەڕاین بە دوو گەڕاین 6 کەس بین تیگەینەوە یەکە وتی هیچمان نەبینی تێکە لە پێشمەکان وتی بخوا مامۆستا قەبرێک تازەی و تا لە ئاستی ئێرەوەیە ئەو شوێنەیە وڵێ چیتی چوین سبحان الله کە ڕائوەستای دەنگەکە وەکو لە ئاسمان بێشتی وا بوتی نزمە بووینەوە ناو قەبرەکە دەنگی هات تی لێدانەکە زۆر بوو هاوارەکەی گەلێ زۆر بوو وتم چی بکەن وت وڵای هیچمان لا نییە بەزا ئەو گوندەوە لێ نزیک حتمەنی ئەو گوندەیە تی من وتم سێتان لێرە بن سێن پشمان ئەڕێنە خوارەوە ماڵی مەلاکە وتی بە تعریفی گوندوانە من شارەزا بووم لە تەنیژ مزگەوتە وتی وەکوم ئاغڵداری ئەوانیان نەبوو شوێنەی حیوان ئەوانیان نەبووتیەوە ئەمزانی ماڵی مەلایە تی لەو دەرگایمدا ڕێک ماڵی مەلاش بوو دەگەوتی سێرم کە مەلایکە فەقایەتیمان پێکەوت برادری خۆم بوو تی مەلاکە مەشۆ چیەکە لێ وەڵاوتی وەزعەکەم بۆ گەێڕاوتم تێ وەگەڕێ ئێستا با ئەوشتەر پرسیاری ئەو لێک مزام چییە تی لیان گەڕێ ئەو دوو پێشمەکە بنێرە بە دوایانە با بێنەوە ئەو بە ئێستا بۆتە جێڕمەوە تی وەڵا نردی ئەو دواسیانی ترشاتنەوە وتی وەرت نار چای بخۆین بۆتانە ژێڕمەوە شەو دەرەنگ وتی برسیتانە چاوێکیان خێزانی هەڵستان و چان و چایەکیان لێنەوە تی ئەم پیاوە ئەم گوندە بەدەستی هەراسام و زمانی خراپ ئێری هەبوو وتی ئەم گوندە حەساوە تو ئێستا ئێساڵم کاکە گەرنی ئازان ئەودا ئازێتی داوین ئەمەدا شەڕی دروستکە ناومەرە قەت گەرنی ئازان ناکەین سیازە هەڵمان داوەتەوە کرم لێ داوە بۆ گەن بووتی ئەو دەنگەی هەتەیەدێ ئەبە پێچوانە سبحان الله عەزابی ئەمە شێ بۆ خەڵکە بەخێر بێن سەر چاوم مامۆستا قەنەعەتی خەڵکەکە زۆر گۆڕاوە زۆر پێشتر بە بوون و نەبوون خەڵک هاودەستی یەک بوو یەکدەست و یەکشان بوو یەک خۆراک بوو هەموو گەڕەکێ ماڵێگە بوو بە سەرچاوی ڕئیسی ئەو کۆڵان دەمسپی و جۆگری زۆر بوو ئێستا نە دەمسپی و جۆگری ماوە نە گەورە و بچووکی ماوە نە خەڵکەکەش قەنەعەتی نە بەکەم نە بە زۆریش ماوە ئەمە یەک دوو خوای تەعالا خۆی کە مرۆڤی ژەیە ڕستیشی بۆ دابینە ڕاکەی نەک بۆ ئەوروپا ڕاکەی بۆ هەر مەملەکەتێکی جیان ئەو ڕستقەی تو ئەوەنەیە کە بۆ نووسراوە نەکەمەکان نەزیاکە بەڵام خەڵک بڕوای بەمە نەماوە باران و وشکە ساڵی ئێمە با پرسیارێکی کە بکەین هۆکاری چییە لەو وڵاتانەی کە پێڵێن غەیرە دین بارانە بارێ لێزما بارێت تووشی لافاوە بن تووشی حەدەزە بن یەکێک وەک لای ئێمە ناکە ئێمە وامان لێ هاتووی ئێستا لە بینی چوار کەسەدا بنیشی قسەیە بکەی دوانیان نەبێ بە دوو زمانی بوو عنی خراپە بەسەر یەکتریەوە هێندە زۆر بووە خوای تەعالاش ئەگەر بیات و ئەگەر نەشیە ئێمە هەر بە ناشکوریەکە ڕازی بووین بەڵام هیچ کامێکمان بۆ یەک کە ڕەشکورانە بژێری ئەو نیعمەتانە نابین کە خۆی ئاوێتی پێمان دووهەم ویزگە بریتە لە ئیستیغفار ئازانم ئیستیغفار ویزگەی دووهەمە زۆر گەورەی ئیستیغفار ڕۆژانە 100 جار 1000 جار بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله بۆ نەیکەین بە عەمەل ئێستا کە گوێتان لەم بەرنامەیە سەیریان بەرنامەکەن بۆچی ئەمە نەکەین بە کردار چاوەڕێی چیەکەین
ینی مردنێک کە کتوپ ڕەمانگرێت و ئەمان با چاوەڕێواکەین با ئیستیغفار و تەوبە پێش هەموو شتێک بکەین چونکە ویزگە هەرە گەورەکانی پاکبوونەوەی لە گونا ئەستەغفر الله ئەستەغفر الله لەگەڵ ئیشا هەندێک جار بڵێ یا هەموو جار بڵێ ئەستەغفر الله عدد خلقه ورضاء نفسه وزینة عرشه ومداد كلماته چاکەکردن ویزگەی سێهەمە کە ڕۆژانە با چاکەمان هەبێت لە سەلامکردنێکەوە لە دەستگیرۆی کەسێکەوە لە جوابدانەوەی تەلەفۆنی کەسێک کە زۆر پێویستی بە قسەیەکی تۆ هەیە قسەیەکی خێری تۆ هەیە لە خێر و چاکەیەک لە دینارێکەوە هەتا هەزاران دینار کە ئەی بەخشی بە فەقیرێ بە کەسێکی بێدەرەتان لە خوێنێک کە بانگەوازێکە کرێ بۆ خوێن بۆ کەسێ بۆ ئەقراس کە نەخۆشی هەیە یاخود عملیاتی دڵی بۆ کرێت کە پێویستی بە ئەقراسە پێویستی بە خوێنە پێویستی بە پلازمای خوێنە تۆش خاوەنی ئەم بانکە گەورەی لە جسمی خۆتە بۆ کەی هەڵبگرین ڕۆژ لە ڕۆژان لە ناو گۆڕەکانە ئەڕزێت بۆی ئێستا خێری پێنەکەین لەبەرەوە چاکە زۆر زۆر گەورەیە ئاگاتان لە چاکە بێ ئازانم چاکە بەردەوام ئێمە با ڕۆژانە ئەم چاکانە بکەین و بیسپێرین بەخوای گەورە و بیخینە ناو سندوقی خلاصەوە هەڵی بگرین نەین بەدەم باران و ڕەشەبا و نەین بەدەم ئەوەی کەوا خەڵک پێی بزانێ یا پێی نەزانێت چونکە ئەمە گرنگ نییە گرنگ ئەوەی خوا لێت وەربگرێت لەبەرەوە چاکەکردن ویزگەی سێهەمە کە ئینسان پاکە کاتەوە لە گونا تۆ چنێ چاکە ئەەکەی یەک دنیا گوناهە لێ هەڵەوەرێت حدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر تەسبیحات و لەسەر استغفر الله لا اله الا الله سبحان الله وبحمده سبحان الله العظيم لا إله إلا الله الملك الحق المبين لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي ويميت بيده الخير وهو على كل شيء قدير تو هر أما عليه شي تناو بازار أم ذكرأكي هزار 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 يعني شن يعني مليون هزار شاكت بو نوسري مليون خرابل لسر لا أشيت مليون بل الله إخوة برز بيتوا خواي جورد دولة من غنية لبرو بيت سير نبي شونم هم شاكان نوسيت أو عجبو نەخۆشیە دەرونیەکان و عقدە نەفسیەکان و هەروەها ئەو ڕەزیلی و چروکێکە لە نەفسی ئینسانە هەیە وازانێ ئەم شتە زۆرە بۆ خۆی گەورە بۆ خۆی گەورە زۆر زۆر ئاساییە بە شتێکە پانتاییەکانی ئەرز و ئاسمانەکان بەخشێ بەو کەسەی کە ئەخیر کەسە لە جەهەنەمێتە دەرەوە بەستێتی لا إله إلا الله یا بەس ئیمانی بەخوا هەبووە خوا ئەوەنە دەوڵەمەنە ئەوەنە لێخۆش بووە نەعەفو و غەفور و ڕەحیمەکەوە ئەو عەبدەیە خاتە پانتاییەکی ئەرز و ئاسمانەکان بێوەی لە فیردەوسا بێت چۆن بێ ئەوەی دۆستی خوا بێ ئەوەی پێغەمبەران بێت و ئەوەی ئەولیا و پیاوچاکان و شوێنکەوتی ئەوان بێ لە کوێ بێ ویزگەی سێهەم چاکەکردنە زۆر گرنگە بەردەوام بیرمان لای چاکەکردن بێت ئینشاء الله ویزگەی چوارەم بریتێ لە موسیبەت و ناڕەحەتی ئەگەر دەرکێکە چێبێتی پێێتە یاخوا نەخواسە مناڵێک ئەمرێ لەو لافاوەی هەولێرە کە ئێشی بە هەموو دایک و باوک و مناڵ و گەورە و بچووکێم کوردستانە گەیان کە بریتی بوو لەوەی کە مناڵێکی بچووک کەوا لە لافاوەکەی خنکە لەو فەیزانی کە لە هەولێرا دروست بوو خنکە بەڕاستی ئەو ئێش و ئازارە کە تۆ لێرەی پێتەگا ئەجر دەسەکەوێ موسیبەتە بۆ تۆش لەبەرەوە ئەو دایک و باوکەی ئەوەی بەسەریەت مناڵێکی ئەمرێت کەسێکی زۆر نزیک و خۆشەویست و عزیزی ئەمرێ ئەبێت چه ئەجر و پاداشتێکی دەستکەوێت لەبەرەوە ویزگەکانی تەوبە ئەستەغفر الله چاکەکردن مصیبەت و ناڕەحەتی و دڕکی ئەچێ بە پێێتە هەناسە تنیەکە تووشە بێ کۆرۆنا و تووشە بێ ئەمانە هەمووی ئەجر و هەروەها گوناهە لێ هەڵەوەرێ کە ئێمە دیارە بووینەتە خەزنە و کۆگای گوناه و تاوانەکان چونکە بەردەوام گوناهمان لێ ئاڵێت بەردەوام نەفسی ئەمارە بیسوود تووشمانەکە بەردەوام شەیطان هانمانەدا لەبەرەوە خوای گەورە بەڕەحمە ئەم ویزگانەی داناوە و چەند ویزگەیەکیشی لە ناو گۆڕاداناوە یەکەمیان کاتێک کە ئینسان ئەمرێت نوێژی جەنازەی لەسەرکرێ زۆرترین نوێژی جەنازە لەسەر خەڵک بکەن تا نوێژی جەنازەتان لەسەر بکرێ نوێژی سەڵات الغائب بکەن کە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم تۆ گەرێکێکیش نەیناسی ئەڵەن لە فڵا ئەفریقا مسلمانێک کەسێک مردووە تۆ لێرەوە لە دوای مەغریب دوای عەسر بڵێ خوایە وا نوێژی سونەتی جەنازە بۆ مسلماناکەم بۆ ئەوەی یەکەم ئەژرێکی گەورە دەسەکەوێت لە نوێژی جەنازە دووهەم یەکێک تۆی بیرەکەوێتەوە لە ڕۆژە لە ڕۆژان بۆ تۆیشی بکات لەبەرەوە نوێژی جەنازەش کە لەسەر تۆ ئەکرێت کاتێکە مردوویت یەک دنیا گوناهە لێ هەڵەوەرێت چونکە داوای عەفوی خوایی بۆ تۆ ئەکرێت خوایە لەم عەبدەت خۆش بە لە نوێژەکە داوای ئەوە ئەکرێت خاڵێکی تر لە ناو گۆڕا یاخود لە بەرزەخە لە ژیانی بەرزەخە کە ئەبێتە کەفارەتی گوناه بریتێ لە وەحشەت و ناڕەحەتیەکانی ناوگۆڕ یا حیاتی بەرزەخ بەگشتی چونکە ئەگەر ئێمە ناو گۆڕ با سەیری ناو گۆڕ نەکەین بۆ یاڵم حیاتی بەرزەخ چونکە بەرزەخ شوێنێکی ترە جیهانێکی ترە جیهانێکە لە بینی ئەم دنیا و مەحشەرا دروسە بێ کە خوای گەورە باشت و ڕازانەوە و دۆزەخ و ناڕەحەتیەکانە هێنێ کە ئێمە لە نزیک بوونەوە لە مردنا زۆر زۆر باسیەکەین و نمونونەکانیش باسەکەین لەم ئەڵقانەیە ئینشاء الله لەبەرەوە لەم کاتەیە کە تۆ بێتاقەتی ڕوتیەکات کەوتویتە جیهانێکی تر هەر ئەو بێتاقەتی و ناڕەحەتی کە ورد کەمێکە یەکسەر تر ئەچیتە ناو جیهانی بەرزەخ یان ئەگەر عەزاب و ناڕەحەتێکی کەمت هەبێ خۆی گەورەی کا بە کەفارەتی گوناهەکان
خاڵێکی ترکا بێتە کەفارەتی گوناهەکان دوعای کە سوکار و دایک و باوک و خزم و کە سوکارەکانتە کە بۆتەکەن تۆ مردوویت یا کەسێک مردووە و دوعای بۆکەن فاتیحای بۆ خوێن قورئانی بۆ خوێنن نوێژی بۆکەن حەجی بۆکەن ئەمانە عمرەی بۆکەن خێر و خێراتی بۆکەن ئەمانە ئینشاءالله ئەگاتە مردوەکان و ئەبێتە هۆی کەفارەتی گوناهەکان ئەم سیانەش ئەم لەگەڵم چوارەی دنیا ئەبێتە حەو خاڵ کە ویزگەی زۆر گەورن بۆ ئینسان پاک بێتەوە لە گوناه. من هەموو جارە پوونم فەیم بە ڕەحمەت بێ ئافرەتێکی دیندار بوو لەسەر بەرماڵ ئەو هەموو سیلەکەی دانا خوشکەکەم بەداوتی ئەو هەڵگرە ئێستا منە برم بیکە خێر دوور کا سونەتێکی بەدەستنوێ سەر بەرماڵەکە و شادێکی ناو بە پشتاکەوت هەر ئەوەندە بوو. ئەم چیرۆکە زار ڕەحمەت لەوم بیستوایی وت قەبری باپیرەمان ناوی قادر مسریە ئێستا لەو مەنتیقەی ئێمەیە وتی خەڵک زۆر کە جوێی لێ ناو گۆڕەکەی لا ئیلاهە ئیلڵڵاه کرد ئەمە مەرخوادە مەرخوادەی خوار و خوار و مەرخواد و ئاوبارە یەک بەرەن بڵێ من باپیرم لەم بەربوو ئەو مامۆی براکەی لەو بەربووە یەک بەرەیەکن بەری ترشی تێکەوتەوە بەڵام ئەو دووبەرەیەمان ئێستاش هەر ماوە یەکە ناسین هەر خزمەتی و ئامۆزایەتی من ماوە جا دیارە ئەمانە هەموو ئەلحەمدولیلا دیندار بوون. عومەری کوڕ خەتابمان باس کرد یا ساری ئەجەبەل لە چۆ هاوارەکە لە مەدینەوە بۆ ئەو شوێنێک کە لای بوخارە و مەتیقەوە کە ساری لێ بوو بە سوپا و ڕۆیشتم بۆ ئازادکردنی وڵاتەکان سوبحان الله ئەینی کاتیانە چێت وڵی لە خۆمەوە وامزانی ساری لەو شاخێ و دژمنەکەوا بۆی دەستەریگرێ کاتێ ساری هاتەوە ئاینیشی پیان وتی شوار بیستی ئەوەڵڵا جۆم لە دنگی ئیمامی عومەر بوو وتی ساری بگە شاخەکە وتی وامزانی لە پشمەوەیە سوبحان الله گەیشتە ئەو شوێنێکەوە سوپاکەی ڕزگار بوولی نەیتوانی دژمن بەسەریانادا ئەمانە ئەهلی ڕۆحن. مامۆستا عەبدولمەجیدی گەڕاوی هەزار ڕەحمەتی لێ بێ مامۆستا مەلامەجیدی شەقڵاوش مەشهورە نووسراوی هەب لە تەربیە ئیسلامیە لە بەغاش بووە من لە خزمەتی یابوومە چەند جار لە تەکیە خالیدێ لەوێ هێنی هەبوو دەڕیز بووە دەرسێکی وتەوە هەم لە ڕسیف سەرهادینی ئێستاش ڕووداوێکی بۆ جێران وتی کۆمەڵ سەحابە کاتی سەدەمی ئیمامی عومرا بوون لە ئەو دجلەی بەغا کە ئەو بەرەو کۆشکێکی سراو ئێستا شوێنەکە هەیە وەکو هین ماوە هاتن تەماشایان کرد کە تەماشایان کرد چۆن پەڕنەوە ئەو بەر و ناتوان ئاوەکەین و جێش و سوپالۆ بە ناتوان پەڕنەوە ئاوەکەش ئاوێکی گەورەیە یەکێک سەحابەکان هاتەوە پێغەمبەری ئێمە گەورەتەیان موسا ئەتی وەڵای پێغەمبەری ئێمە ئاخر زەمان دوا پێم پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام وتی وەڵای منە پەڕمەوە ئێوەش بەداما وەرن بەسەر ئاوەکەی ئاڵێ سوبحان الله ئەو کچێکی سرا لێ وتی ئەمانە جنۆکەن ترسا ئەمە چۆن بەسەر ئاوڕێشی چوان نەبووە کیسرا خۆی نەجاتە کچەکەی گیرا بەدیل ئەهلی دین مامۆستا ئابە و جۆرە پەروەردەبوونە دینداری سەحابە هەبوو کە کاتێ ئەو تونوسە ئێستا کە پێڵێن پایتەختەکەشیان ناوی تونوسە چۆڵگە بووە مەنتیقەی بەس پێی سیرە و سیعلامەیەکە جێڕێتەوە لێ چۆڵگە بووە شوێنێ بۆ شوێنی درڕندە بووە ئەڵێ پڕ درڕندە بوو سەحابەیە لەو سەحابەکان نازانم چیان بۆ ئەوش ناوەم نووسیبمەوە بزنام لات چووە لە وەزەم ینی ئەسحابش باسێکاوی سیرەکانی تایەتی فەرمێ کە چووە ئەڵێ شوێنی بەرز ئێرە کوێی پێم بڵێن وتیان ئەوێ خەڵکی بەیەکە هاوتی قوربان چیەکەی لێرە ئێمە باو پێ و پیرمە ناتوانێت یان پڕی دڵمدێ کەس ناژی لێرە شوێنی ژیان نیە ئەرە وتی ئاخر بەسەرەوە نەبێت چۆ شوێن بسمیلایەکی کردو تی هەچی دڕندەیە ئەمە سەحابەی پێغەمبەری خوایان هاتووە ئێرە ئاوەدانەکەی هەچی دڕندێ بڕوە با لێرە نەمێنێ هاتە خوارە وتی چاومام پیاو بوو بە کۆمەڵ دڕندە بوو تووریان چۆڵە کرد ئەم دینە مامۆستا ئەوایە دڵەکانی ئەم بێ ترخوای گەورە ئەوان و ئەوانش عاقبەت خێکە ئینشاءالله. چیرۆکی تر عەزی جەنابتان کەم ئەمە دۆستێکم زۆر پیاوێکی بەڕێز و دیندارە الحەمدولله ناوی عەبدوڵڵای مایندۆڵیە بەناوبانگە لێرە ئەڵێ شێخ عەباسی یادگاری خەڵک کرماشانە جێجیان بەیان بۆ نادم وتیان دایک کرد وەفاتی کردو سوبحان الله وتی دایکمان شۆری بوو کفرشمان کرد قەبرمان هەڵەکەن وەگە سەحەفانە هەڵکەنی خاکەن ئەز و پێم ڕەوانە بوو تی هەڵمان کەند سێم کن دایکم ناوت ئینەکە جولاوە تا بدەکی دوای سێمان وەڵا زوند بووە وتی زوند بووە بردمان وتیمانێژ بۆی خەڵک ڕوو ناکرێتەوە لە بە ئافرەتەکە ڕوتە تی ئەوها برمان ناکردمە ناو سێ هێنامەنەوە تی دانیشین لە دەوری دڵمە ئەوەندە خۆش بوو لە خۆشیە بۆ جا ئەگریان وتم دایە گیان ئەمە چۆن زوند بوویتەوە تی سوبحان الله وتی بۆی جێڕایان وتی کوڕم ناو کۆمەڵی خەڵکی زۆرا بووین تی من تااقەتم نییە بڕم تێکی لە مایکان دوان هات دەستیان گرتم بۆ پێشیانەوە بردم تی خەڵکە سرێگەر بوو زۆر بوو مەلایکە بەڵێ مەلایکەوتی لە خەوتم وانە مەلەک خەڵکی ترج ئەوها سرێک وتی و دیارە ئەوانە مردنەکان بوونە تی منیان بردە پێشەوە لای یەک دو سێ کەس دامتی ومەتان بۆیە ناوە
ئەمێشە ماوێتی 10 ساڵ و 15 ڕۆژی ماوە سبحان الله وتی ئەم نمونەی و ڕەحمەت نزیک بوونەوە لە مردنی پیشانداوە هەم بۆ ئێمەشە هەم بۆ ئێمەشە بۆ خەڵکەکانی ترە بۆ خۆشیێتی ئەڵێ سبحان الله واللهی دوای ئەوە زند بۆ دایکم ئەم پیاوە جەنابەت بینیوتە ئەم پیاوە کەعبڵای مایندوڵی ئەمە دۆستی تێم پیاوە ئەیان ناسێ هاچۆشیان هەبووە بۆی جێڕامەوە ئەمڕۆ کە پێشەوەی جەنابی پرسیارم لێ کردوون بڵێ سبحان الله ئەڵێ دایکم وای لات و سیارە ڕۆیناڕە جووی نادای تی بەخوا کوڕم 10 ساڵ و 15 ڕۆژم ماوە واللهی گوتی 10 ساڵ و 15 ڕۆژ ماژمارد لەو ڕۆژەیە وفاتی کرد سبحان الله ما خانومان دەکرد لە ڕانی بوون لە چیەوەڕەش وەستایەکم لێ نایوەستا عەلی بوو یادی بەخێت چەند کرێکارێکیشی لەگەڵا بوو تی مامۆستا لەوانەیە لەم ڕۆژێ شتێکی سەیرمان بینی تی لەو دەشتێک بوو خەڵکی کە دەخان و عەرض تەوزیع کرا بوو خان و هەموو دەوری چۆڵ بوو تاکە خانوو بوو لێ تی پایەکە ئەو هەدەسیە گوتی پێم خۆشە پیاوە ساحیبم خان و تی پێم خۆشە پایە بەشی 70 ساڵ کرد تی خواگە لەم قسانە وتی پیا لێ دەرکەوت ئەو هەبینیمان وتی اینجا قوربان شەڵێ تا سبێنێتەوە ئەمێنی سبحان الله وتی ئەویش ئەو مۆڕێکی کرد تەماشای کرد بە مۆڕی وتی بنا ئینۆ جوای بینەدە تی هەمان کرد کابرەکە دیار نەمە بزر بوو وتی خواگەدا دوێ بۆ سبینی هاتینەوە بۆ ئیشەکەمان وتی ئیشەکە ڕاگرن فڵانکە وفاتی کردووە ئەو پیاوەی کەوتی بەڵێ بەشی 70 ساڵکە هەیە بەشی ئەڵێ ناژم سبینی ئەمرن جەڵدی لە سەر جێگا کەچی هەمووی بڕێکە سبحان الله من پێش هەموو شتێکە سپاسی خۆی گەورە ئەکەین ئێمە کە ئەم نیعمەتە جوانە لەم ئاسمانوێتە خوارەوە تەنانەت ئەو عەرزە تێرە خواتەوە ئاژەڵەکان ئیسفادەی لێکرێ ئێمە تا فەرموو وشکە ساڵیە بووە تەنانەت هەر ئاژەڵەکانی شەڵین لە ئاژەڵەکانەوە تەنانە ئەوانە پێویستیان بە ئاویشە بوو تۆم ئاژەڵا کە لە ئەو ئاوا ئەخواتەوە ڤیتامینێکی تایە سوپاس بۆ خۆی گەورەکە ئەفرۆشێت و لە بازاڕە هەمزی ڤیتامینیش لەوەی ئیسفادەی تری لێکەینێبە خۆی گەورە ئەم نیعمەتە ئەبارێنێت یەتە خوارەوە بە جوانی نەبێەوەی دڵۆپێ لە دڵۆپێک بات وەرە هەتا بانی تۆ ئەم بە سەتڵ بەتەنەکە بە تەنکەر بێنەرە خوارەوە وەکو نیعمەتی خۆی گەورە نییە عەرز و ئاسمان هەمی پاکە بێتەوە هەر بۆ نمونە لەم سەرۆسێری ئەو شتەری شارکە کە ئابارێت دوای ئەوە چەند دەقێک ئاسمان پاک بۆتەوە شاخەکانیش پاکە بێتەوە یعنی بە هیچ کەون و کایناتێ ناکرێت ئیلا خۆی خالق نەبێ ئەم نیعمەتی خۆی گەورە ئاوەدانیە بە هەموو جۆرەکانی فەرحانیەکە خاتە ناو کۆمەڵگاوە بەڕاستی باشی نیعمەتە کە لە جیهانەکە تەمەنایەکەی لەبەرەوەی هەموو بوونەوەرەکانە بژێنەوە بە ڕۆک و جاندار و مرۆڤ و هەموو دنیا ئاوەدانی مانای ئاوەدانیە خۆی ئەو بارانە ئێمە چۆن شکری خوا بکەین لەسەر ئەم نیعمەتە شکری خوا بکەین بەوەی کە فەرزەکانی خۆی گەورە بەجێبێنین دەست بەرزکەینەوە لە خۆی گەورە پاڕینەوە خۆی گیان بەڵێ تۆبە بکەین بکەینە خوا بەڕاستی من خۆم فەلاح بووم ئەم نیعمەتی خۆی گەورە دەبێتەوە بژانەوەی دانێڵەوە هەموو جانەوەرەکان و پەلەوەرەکان و هەموو جانەوەرە کێوەکان سروشت و هەموو هەبژێنێتەوە بەڕاستی زۆر خۆشە و زۆر ئاوەدانیەکە کەوینە نەشوماوە لە هەموو وارەکانی ژیانە جوڵەیەکەکە یعنی بەڕاستی لە هەموو شتەکان کۆکەیتەوە ناکاتەوەی کە نیعمەتی خۆی گەورە بۆ بارانە هەمومان بۆ تەعیز دەکاتەوە بەجاتی هەموو جۆرەکانی ژیان کە هەوڵی بۆ ئەهین ئەوە ئاسانکاریەکی گەورەیە و ژیانمان ئاوەدانەکاتەوە. چوار ویزگەیشمان هەیە لە ڕۆژی قیامەتە کە زۆر گەورن ویزگەکان زۆرن بەڵام چوارن هەڵەبژێرین کە یەکەمیان بریتە لەوەی ناڕەحەتیەکانی مەیدانی مەحشەرە بێتە پاکبوونەوەی ئینسان لە گونا تۆ 10 دقیقە لە شوێنەکە چاوەڕوانی بکەیت چەند ناڕەحەتە بی چاوەڕوانی کەسێکەکەی نایە 10 دقیقە ئەی باشە 50,000 ساڵ لە قورئانە هاتووە ئینسان چاوەڕوانی مەحشەر بکات ئەی باشە یەکێک لە عەزابەکانی بەرزەخ ئەوانەی کە گەشتی نزیکبوونەوە لە مردنیان کردو ئەڵێن یەکێک لە سزاکانی بەرزەخ کە ئێمە بینیمان بریتی بوو لەوەی کە تۆ بە تەنیا لە شوێنێکی زۆر چۆڵ کە هەزاران ساڵە بری دوورە خریتەوە جێ هێڵڕیت و ئەبەستریتەوە بێ ئەوەی کەس بێ بەلاتە یەکێکە لە سزاکان نە ئاگری هەیە نە ناڕەحەتی هەیە بەڵام بەسراویتەوە چاوەڕوانی ئەگەر 10 دقیقە چاوەڕوان بکەیت ئەگەر 1000 ساڵ چاوەڕوان بکەیت
چه سزایەکە بەڕاستی یەکێک لە سزاکانی بەرزەخ کە ئینسان تووشیە بە پەنا بەخوایە ڕۆژی قیامەت کە لە قورئانی ئاماژەی پێکراوە تەریق بوونەوەیە ئەو تەریق بوونەوە ناکە لە دنیا تووشی ئینسانە بێت تەریق بوونەوەیەکی زۆر زۆر قورسە کە ئەو ئینسانە خۆی حەزەکات ڕای کێشن بۆ ناو ئاگری دۆزەخ بەزە و تەریق بوونەوە لە بەردەم خوای گەورە و مەلایکەکان و عەبدە ساڵحەکان و کەسە نزیکەکانی لای خوا نەبینێ فریشتەکان ئاوا سەیریەکەن ئەم تەریقە بێتەوە خەجاڵەتیەکی قورس دۆزەخ قبوڵەکە بەس ئەوە نەبینێت لەبەرەوە مەیدانی مەحشەر کە ئەوەستیت ناڕەحەتیەکانی مەحشەر ئەبێتە کەفارەتی گوناه سبحان الله یعنی ئەگەر کەسی 1000 ساڵ لە مەحشەرا بۆسێنرێ ڕەنگە پاک بێتەوە شتی زۆر لەسەر بێ سیر ئەو ڕەحمی خوا سیر ئەو تەوزیعاتی ڕەحمەتی خوا چۆن شمولی هەموو شتێکە کات دوای ئەوە یەکێکتر لە ئەو ویزگانی کەوا لە ڕۆژی قیامەتە فریا ئینسانەکەوێ پاکە کاتەوە لە گونا وەستانە لە بەردەستی خوای گەورەیە کە محاسبەیەکە عەبدەکەم تۆ بۆ وات کرد ئەو تەریق بوونەوە زەخم و گەورەیە کە تووشیە بێت ئەبێتە کەفارەتی گونا یەکێکی تریان ویزگەی پاکبوونەوە شەفاعەتی پێغەمبەران و حەزرەتی محەممەد المصطفى صلی الله عليه وسلم شەفاعەتی قورئان ئەو سورەتەی زۆر خوێندوتە یاسین زۆر خوێندووە بە ڕۆژانە سورەتی یاسین بخوێنن تەبارەک بخوێنن واقعە بخوێنن سورەتی بەقەرە ئەگەر توانیتان هەر سورەتێ بخوێنن ئەو سورەتە هاوڵتانە لە ڕۆژی قیامەتە لە ڕۆژی قیامەتە شەفاعەتی بووەکە لەبەرەوە شەفاعەتی حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم یەکێکە لە ویزگە زۆر گەورەکان کە پاکمان دەکاتەوە لە گونا عەفوی خوایی هەرە ویزگە زۆر گەورەکەی خوای گەورەیە کە دیاریەکە خوای گەورە فەرمێ هەموو ئەم 11 خاڵە لەم عەبدەی منا هەبوو ئەم دەخاڵی تیا بوو یعنی لەم دەخاڵەیە بەردەوام گوناهی هەبوو بەڵام هەر پاک نەبوویەوە من بە عەفوی خۆم لێ خۆشە بم خوای گەورە فەرمێ بە عەفوی خۆم دەریێهێنم لە ئاگری دۆزەخ یا نایڵم بچێتە ئاگری دۆزەخ لەسەر پردی سیڕاتەی گرن ئەڵێن بیرن نەچێت توی ساپەڕیتەوە بۆ بەهەشت وازانی نازانی کە گوناهت کردووە خوای گەورە ئاگای لێتی ئەمە فڵانە گوناهتە بەس سەتری کردی پاراستیتی دەری نەخست بۆ مەحشەر حەیای نەبردی چونکە خوای گەورە سەتارە چەند سیفەتێکی جوان ئینسان سەتری گوناهی خۆی و خەڵکی تریش بکە گوناهی خەڵک کەشف نەکات دەری نەخا بۆ خەڵک ئیعلانی نەکا و ڕاگەاندنی بۆ نەکا ئەمە کۆمەڵی ویزگەیە کە ئێمە بە خۆمان ناپچینەوە تا ڕەحمەتەکەی خوای گەورە بارانەکە بەهێمنی ببارێ بەسەرمانە تا ئەم ڕەحمەتەی کە دا ئابارێ بەسەر کوردستانمانە ببێتە ڕەحمەت و نەبێتە غەزەب و نەبێتە کێشە و نەبێتە بەڵاو مصیبەت ئەم زلەی میهرەبانیش کە لێمانەدابا بە ئاگامان بێنێتەوە ئینشاءڵڵا دەڵێی لە سەر دەرگای بەهەشت نووسراوە من سەبەرە عەبەرە ئەوەی ئارامی گرت ئەچێتە ئەو دیوی دەرگای بەهەشت بێ ئەرزشترین هەورە بروسکە ڕەنگە لای خەڵکی ئەوە بێت کە بارانی لەگەڵ نەبێت وتاری بێکردار بەیاننامەی بێ ئەرزش تەمەن و حورمەت بە فیرۆدەن پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت سوێن بەو زاتەی نەفسی منی بەدەستە هەمووتانەشنە بەهەشتەوە مەگەر کەسێ خۆی نەیەوێت لە خوای گەورە هەڵبێت وتیان جا کێ لە بەهەشت هەڵدێ و نایەوێ بەهەشتی بێت حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم فەرمووی ئەوەی فەرمانی من جێبەجێ بکە چێتە بەهەشت و ئەوەش سەرپێچیم بکە ئەوە پشتی هەڵکردووە شێخ حەسەنی بەسریە فەرمێت خەڵکانێک کاتێ بانگەشەی خۆشەویستی خوایان کرد خوای گەورە گیرۆدەی کردن بەم ئایەتەوە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەگەر ئێوە ڕازگۆن لە خۆشەویستی خوایە شوێنکەوتەی من بن خوا خۆشی ئەون واتە شوێنکەوتەی حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم کە داواچیەکانی محبەتی خوا و ڕسوولی خوا زۆر بوون خوای گەورە داوای شاهیدی لێکردن بەیینە و بەڵگەش ئەو ئایەتەیە کە بێتە جێ زۆرێک نەیانتوانی بیهێن و دواکەوتن ئەوانەش دەرچوون داوای تەسکیان لێکرا يجاهدون في سبيل الله ولا يخافون لومة لائم زۆرینەی محبینیش کەوتنە ڕیزەکانی دواوە ون بوون تەنها مجاهدین توانیان ڕێبکەن و بکەونە ڕۆشنایی محبەت زیاترە لە شوێنکەوتن چونکە محبەتی ڕاستەقینە نیشانەی هەیە تۆسقاڵێ خۆشەویست لە کارێ بێزار بێت ئەبێ بە بیر لێکردنەوە تەوبەی لێ بکەیت بە ئەنجامدانی لە شەرمەزاریە بمریت ئەبێ ئاگال لە هەموو خۆشیەک بێت خێرا باقەی گوڵەکانی شکر پێشکەش بکەیت و ناخۆشیەکانیش ئەدەبی سەبر پێشکەش بکەیت لە خەو بە ئاگاییە وریابیت خۆشەویست لە دەست نەدەیت ئەگەر خۆشەویستی لە دڵێکا هەبوو شوێنەوار لە دەرەوەی دڵ بە دەردەکەوێت
ڕۆشنایی بەهەشت دەبینیت و ڕێگەکەی تەی ناکەی ئەگەر لەوان نەبی وتراهم ينظرون إليك وهم لا يبصرون. نعیمی کوڕی مالیک وتی یا رسول الله صلى الله عليه وسلم سوێن بەخوا ئەچمە بەهەشت. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی بەچی؟ وتی یا رسول الله صلى الله عليه وسلم من خوا و پێغەمبەرم خۆش بێت و لە جەنگی کافرانیشا پشت هەڵ ناکەم. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی ڕاستەکەی لە ئوحود نعیم شەهید بوو. الله شاهدی بۆ داو حەزرەتی رسول الله صلى الله عليه وسلم بفەرمێت ڕاستەکەی چه شەهادەتێکی گەورەیە. چەند شیرینە بە سڵاوەتەکانمان بفەرمێت ڕاستەکەی، بە نوێژ و ئیمانداریمان بفەرمێت ڕاستەکەی، لە پێنجشەممانە کە کردارەکانمانە چێتە بەردەستی حەزرەتی رسول الله صلى الله عليه وسلم تەصدیقی بکات و شکری خوای لەسەر بکات و دوعای خێرمان بۆ بکات.